شویستانی ئێوارانی ڕەمەزان خۆشحاڵم کە ئەمڕۆژ خوای پەروەردگار منەتی بەسەرا کردین تەمەنی ئەمانەتی پێبەخشین و توانیمان بێنەوە لای ئێوەی خۆشەویست لە ئێوارانێکی دیکەی ڕەمەزانە لە شوێنێکی دوور لە گەرمەسێر لە جێگەیەک مەگەر بە ناونیشانی منیش بزانم کوێیە. ئێمە کەوتوینە منتیقەیەکەوە بەلای ڕاستمانە قەرەهەنجیرە بەردەممان بریتە لە ناحیەی لەیلان و لێرەشەوە تەچەی جەباری لە گوندێکی بەناوی میرەسوورە بۆ خۆی سەر بە ناحیەی لەیلانە واتە نزیکی کەرکووکە. خۆشەویستان پێم خۆشە لە پێشەکی ئەم بەرنامەیە ئەوە عەرزی ئەوەی خۆشەویستکەم بە تایبەتی کە ڕەمەزانە. خوای پەروەردگار ئینسانی وا دروست کردووە شتێک لە ناخمانایە ڕەقیبێکەیە واعیزێک هەیە کە هەمیشە ئامۆژگاریمانەکە لەو لەحزانەی کە خوا نەخواستە بێ ئەمرێکی خوای پەروەردگارەکەین خراپەیەکەکەین بێفەرمانیەکەکەین ئەم واعیزە لە ناخمانە ئاگادارمانەکاتەوە لۆمەمانەکە. بۆیە پێویستمان بەوە هەیە کە ئەم واعیزەی ناو ناخی خۆمان ئەم ڕەقیبە ئەمەی کە هەمیشە ئاگادارمانەکاتەوە جا تۆ ناوی هەرچێکەنی کەفی خۆتە حەزەکەی تۆ ناوینێ ڕەقیب ئەو با ناوینێ مەلایکات ئەو با ناوینێ سروشت ئەو با ناوینێ خوارڕسک هەر شتێک گرنگەوەیە ئەمەی لە ناخی خۆمانایە زۆر گرنگە کە ناکرێ بە تۆز و غوباری خراپەکاری دایپۆشین ناکرێ بێدەنجی کەین بەڵکو پێویستە خزمەتی بکەین وارووا وای لێ بکەین کە ئەمە لە دڵ و دەروونمانە گەورە بێ و بەردەوام دەنجی بەرز بێ بۆ ئەوەی کە بمانجێڕێتەوە لە تاوان و لە خراپەکاری. ڕەنگە کۆمەڵێک خراپە و تاوان هەیە بیکەین بە نەهێنی خەڵک ئاگای لێ نەبێ مامۆسایەکی ئاینی پیاوێکی بەتەمەن کەسێکی بەڕێز هاوڕێکمان دەستی پێمان نەگاو ئامۆژگاریمان بکە ئاگای لێ نەبێ و ئامۆژگاریمان بکە بەڵام بیرتان نەچێ ئەمەی لە ناو ناخی خۆمانایە ئاگادارمانەکە و ئەمانگەڕێتەوە. بۆیە خدای پەروەردگار وە ئینسانی دروست کردووە وا مرۆڤی دروست کردووە کە هیچ پاساوێکی بۆ نەبێ ئەگەر لە پەنهانیشە بێفەرمانی خوا بکە تاوان بکە شتێکی بۆ دروست کردووە لە ناو ناخی خۆیان کە پێڵە ئەوە تاوانە ئەوە خراپەیە. خوای پەروەردگار لەم مانگی ڕەمەزانەیە تەوبەمان لێ قبوڵ بکە لەم مانگی ڕەمەزانەیە چاکەمان لێ قبوڵ بکە لەم مانگی ڕەمەزانەیە لە خراپە دوورمان خاتەوە لەم مانگی ڕەمەزانەیە چاکەکانمان زۆرکە عیبادەتمان لێ قبوڵ بکە بۆ ئەوەی کە ڕەمەزانمان بەسەرا تێپەڕی ئیلا مەغفیرەتی خوای پەروەردگار لێ خۆشبوونی خوای پەروەردگارمان مسوەگەر کردبێ. خۆشەویستانم با ئەمڕۆ لە میرەسوورە و لە گوندە حەوماڵیەکە ببینە سەر بەو هیوای کە ئیشەڵایەوە چێژ لە بەرنامەکە بکەن و بەرنامەکە لە هیچ دەیەک نابێ ببێ هیچ ئاوایەک نابێ ببێ چوخا ببێ ئەواتە چوخا یەکێکە لە زەڕوریاتەکان. ئێستا لەگەڵ کاک چوخا عەباس وەستاوین. کاک چوخا عەباس سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کاک چوخا عەباس تۆ چوخای کوێیت؟ میرەسوورە. زۆر باشە. میرەسوورە چەند ماڵە ئێستا حەوت ماڵین. حەوت ماڵ ئاها بۆ حەوت ماڵن؟ تێخەر مامۆستا خۆی
ئەو کەسانەی کە کەسکار ئەنفال هەموویان موظفن نایەنەوە ئیش دەستیان پێ ناگرێت مەڕداریان پێ ناگرێت فەلاحەتیان پێ ناگرێت ناتوانن بێنەوە دەشت. باشە چۆ خاجان بۆچی باوا بڵێن پێش ئەنفالەکان پێش ساڵی هەشتا ئەوانە ئێرە ئاوەدان بۆ نیە دێبووە باشە ئەو کاتە چەند ماڵ بوو ئەو کاتە 12 ماڵ بوو. باشە ئەوانەی کە ئێستا دەیەکەتان ئاوەدان کردوەوە کە سوکاری یەکترین بەڵێ یەکشمان براین بران بڵێ باشە ئێوە لە میرە سوورە چیەکەن والله خەی ئاژەڵی حیوانداری بەس حیوانداریەکەن حیوانداری و فەلاحەت و وەرەوانێ لە ساڵانی ڕابردوو لەو چەند ساڵی ڕابردووە کە ئەندازەیە گوشکە ساڵی بوو لێرە تینتان بۆ نهات بوو واللهی باش بوون لە هەندێک دێ باشتر بوو ڕەومان نەکرد بەس فەلاحەتمان نەبوو بەس ڕەومان نەکرد. باشە ئێوە هاوینش هەر لێرەمێنەوە یا ڕەوەکەن هەر لێرەمینەوە وەی چۆ ناچین کاکە چوخە عباس ئێوە وەکو عشیرەت سەر بەچە عشیرەتێک ورمزیارین عشرەتی ورمزیار ورمزیار یعنی نازانم ڕەنگە زۆر قەدیم و زۆر کۆن بێ بەڵام ئاوا ئەم منتیقەیە هەمووی هەر هورمزیارە یاخود جاف و ئەوانەشی تێ جافی تایە گلی تایە داوی تایە زەنگلی تایە هەموو تیرێکی تایە ئێوە وەکو ناحەیە سەربەن لەیلانن وانە ئەی لەیلانی قەرە حەسن زۆر باشە ئەنجا با بێنە سەر ڕەمەزان با بزانم لەگەڵ ڕەمەزانەوە زتان چۆنە لەخوا بە زیێوی حەمد بخوا باشین باش لە کاتی ڕەمەزانە خۆتان لە ئیشەکردنەوە واز لە ئیشەیەنن یاخود هەر لەگەڵ ڕەمەزانەتێکە لەگەڵ بە ڕۆژ و بوونەکەیە ئیشی شەکەن ئیشی شەکەی زاران شوانەکەمان بە ڕۆژۆ لەو دەشتەیە. باشە ئێوە شوانتان بۆ ڕانەکانتان گرتووە نە مناڵ خۆمانە بەڵێ ئەڵێن نازانم ئێستا مناڵ زۆر بە لادێەوە نانووسێ با بزانم شکر مناڵەکانی ئێوە ئەلحەمدوللا ئیشەکان بەدڵە پیان خۆشە حەمد بۆ خوای نەگانی مەڕوو لە شار ناکەن مەگە بە شەو بڕۆن بۆ شار زۆر باشە کاک چۆخا با بزانم دەیەکانی دەور و پشتان چۆیە تیەکان دەور و پشتمان ئەمە تەیمەزاوەیە لەسەرمان ئەمە ئەومەرەگەدەیە ئەوە ئەسوڕێتەوە ئەوە شێخ جیریە ئەوە سمالەکەیە هەنارێ ئەوە هەفتە ئەشمەیە گشتی هەمووی لە دەور پشتمان ئەوە شێ دەرێ هەر لەو لامانەوە ئیتر ئەو نەدی لە دەور ئێوە پێویستان بە قەدەغە و مەرعەیەکی زۆرە هەتانە بۆ ینی بەشی ئەوەتان هەیە مەنعما کرێ بەس چاشنانی هەڕوومانە تێکەن ئەوە سمالەکەیت تێت ئەوە هەنارێ هەر دێت ئەوە تەیمەزاوی هەر دێت بە بۆنەی خزمەتیەوە نەختیڵی مساعدەمان بکەنەوە شەر هەر وزمەکەن ئێوەش بچنە ناو ئەردی ئەوانە پێویستمان نییە مەلەخوا بە زیابێ و حدودەکە خۆمان زۆرە بەسعادەی چام بکەن ئینشاڵڵا خۆ لەسەر ئەو قەدەغە و نێوان وشتانە کێشۆشتان نییە لەخوا بە زیابێنەوە تایزە نەگەێتەوە ڕادەیە کێشەمانە بێ لەخوا بە زیاب ئەگەر وابێت تۆ چۆخای براکانتی وایە بەڵێ الحەمدلله ئینشاڵڵا بە قسە دەکەن تەمان لەوانش گەورەتری وانە بەڵێ لەوانش گەورەترم زۆر باشە بەو ژانێ ئێرە الحەمدلله ڕازین لەخوا بە زیابێ حەمد بۆخوا ڕازین عیبی نییە شکر بۆخوا کاک چۆخە عەباس مزگەوتان نییە چۆنە مزگەوتمانێ مامۆستا بۆ نیتانە وەڵی خۆمان توانامان نییە و خێرخوازیش نییە ئاوکاریمان بکاو تۆ با بزانم جارێ تالبە دینداری و تالبە نوێژن وانە بەڵێ حەمد بۆ خواسین بۆ ئۆمەرەکەی بۆ نوێژ جمعانان بۆ جەماعەت ئەوێ تێکرێ مەلایەکەی دێ ڕووین بۆیە ئەگەر خێرخوایەکە بێ لە ڕێگای ئێمەوە ینی دەنجی ئەوەی پێ بگا کەسێک مەسەرم بێ هەر لانی کەم بەقەدەر ئێوە بەقەدەر ئەو چنگ ماڵی کە لێرەیە مزگەوتێکی خنجیلانەتان بۆ دروستکە ئێوە چی پێڵەن لێرەوە چۆن بانگەواز دەکەن وڵای ئەمە زۆر مەمنونین زۆر مەمنون عەرزیەدەین ئێوە ماکاتە هەر دوو هۆدە بێت کە باە ئەم شەش ماڵە بێتەوە کۆتایی بێ مزگەوتی چەندێک ناخۆشە بە دێک نازانی کەیکەیە کەیکەی نییە بانگەدا جۆمان لە بانگ دێکانتر بێگە مزگەوتێکە بێ خۆمان توانیشکمان بانگدەین خۆمان پسە پشتکەین پاکیکەینەوە خزمەتیکەین باشە غوربەتان هەڵ ناستێکە ئێوە ینی لە دوورەوە گوێتان لە دەنجی بانگ و دەیەکی خۆتان بانجی تیان نادرێ چی بکەین مامۆستا دەسەڵاتمان نییە لە توانامان نیە خۆمان بیکەین و خێرخوازێک ئاوڕمان لێ بداتەوە ئێمە منونی وڵی من تەمە ناکەم بەڕاستی مزگەوت بۆ ئەم شوێنانە من ناڵم مزگەوتێک بێت کە کولفەیەکی زۆری تێچێ پارێکی زۆری تێچێ بەڵام بەڕاستی مزگەوتێکیش کە دەیەکیش کە مزگەوتی تیانە بوو بەڕاستی ینی نازانم ینی وەکو ئەوە کە هەر گوند نەبێت چونکە کوردەواری بەوە ڕناهاتووە ینی
دوو ماڵ بن و بەڵام مزگەوتی نەبێت تەمە ناوەکەم کە ئینشاءڵڵا خێرخوازێک خوا پێداوێک لەوانەیە کە ئینشاءڵڵا خوای گەورە پێیداون ماڵی دنیایان هەیە ئەو ڕێکیان لێ باتەوە ئەم میرە سوورەش نێهێڵن هیچ کە بێ ڕاستەکەی بێ مزگەوت بێ ئەوەتەی گوندەکەتان هەیە مزگەوتیتیان نەبووە پێش ئەنفال هەمان بووە پێش ئەنفال هەمان بوو مزگەوتمانە بۆ پێش ئەنفال دوای ئەنفالەوەتر نییە وتە ئەچین بۆ هۆمەرەگەدە بۆ جمعوەنیە مەرەگەدە بۆ جماعت ئەی کاتی پارشە و شت چۆن هەڵستن لێرە وەڵا هەر بۆ مۆبایل باشە دەنجی باڵێن هینەکانی تر مزگەوتەکانی تر و گوندەکانی تر دەگاتە ئێوە بۆ کاتی زۆری وەمەرەگەدا ئەگا فێن دنیا فێنک بێگا خی گەورە مەحفوستان کە خی گەورە سەلامەتان کە ئینشاءڵە سوپاس دەکەین مەمنونی جەنابتانیت سوپاسان دەکەین سەلامەت بنیاخ سەلام عەلەیکوم چۆنیت باشی ڕزت چۆنە ماندوویت ئارەوە بۆ ئێوەڵی شوانین و ئەڕووین بوو دەشتانە و تۆ پێم بڵێ بە ڕۆژوویت ئارەوەڵ ینی ڕۆژوو لێ نەخواردووە ناوەڵ ئەلەخوا بەزیە ئیتر بە تەماشنی ڕۆژوو بخۆیت نائیشەڵ زۆر باشە یاڕەبی مۆفەق بی تەمەنت چەنە 14 ساڵ 14 ساڵی چەند ساڵ چوویتە مەکتەب وەڵایی لە 6 ساڵی ئەخرەزانم چەند ساڵ چویت 2 ساڵ چویت ئەتا یەکی متەوەستە ئەی تۆ پێم بڵە بۆ وازت لێنە ئێوەڵی تۆزیە تەماڵ بوو تۆزە تەماڵ بووی چاچێکی و تۆزە زیرەکە بیت و تر دوایی بۆ وازی لێ ئێوەڵی تر بلیانچی باشە بچۆرەوە باشە بە قسێ من بکە ئیشاڵە زەرت ناکەی ئەم قسەیە حەزەکەی دوایی تۆزێکی تر بینوسە بڵێ پێشکەشکارەکەی تەلەڤیزیۆنی پێیان هاتبوو وەختی خۆی پێوتم بچۆرە بۆ مەکتەب زەرت ناکەی تۆ تەمەنت ئەوەنە نییە 2 ساڵ 3 ساڵش دوا کەوتبی تەمەنەکە زۆر پێوە دیار نییە و ئیشاڵا مەکتەبەکە تەواوەکەیت و تەمەنیش زۆر تێ نەپەڕیوە ئینشاءڵە یا بێ فەقێ کامیانە دەوێت یا بێ ببی بە فەقێ یا بێ بچیتەوە بۆ مەکتەب ئەچمەوە بۆ مەکتەب ئەی بۆ حەز ناکەی ببی بەمەلا بەرەوە مەلا وەڵڵا ئەم هەموو ڕێزە ئەم هەموو ئامۆژگاری خەڵکە وانە باش زۆر باش لەبەرەوەش کە هینە گوندەکەیەوە خۆی هینیشتان نییە مزگەوتیشتان نییە ئینشاءڵڵا لە ئایندە هەم مزگەوتیشتانە بێ و تۆژە بی بە مەلای مزگەوتەکەی ئیشاڵە ئەی ئێستا کوتت ئەچمە لای ڕان ئارەوەڵ باشە ئەگەر ڕانەکە دوورکەنەوە ئەی بە نەکوێ وەڵی ئەڕووین بۆ حدودا نارە و شێر دەرەوە ئەو ناوە لەگەڵ شوانەکانی تر گوندەکانی تر قەت شەڕتان نابێت نا بینتان خۆشە ئارەوە ئێستا تۆ شوانی گوندەکانی تریژە ناسی ئا برادەرایەتت حتمما هەیە تۆ پێم لە بەزانم مۆبایلت هەیە ئارەوەڵ ئەی فەیسبووکت هەیە ئارەوە ئەی چاو لێ شوانی مۆدێرن ئاوایە تۆ پێم لە چی بڵاوەکەیتەوە تۆ وەڵی ترشتی ئاینی شتی ئاینی ئارەوە ئەم سروشتە جوانش تەسویرکە و ئەنجا قورآانێکی جوانی لەسەردانێ و یا سرودێکی خۆشی لەسەردانێ هەر بخۆی زای چ نیعمەتێکە چەند جوان ئارەوەڵ تۆ حەزەکەی لە ئایندا ببی بەچی وەڵی حەزەکەم بووم بەمەلە کەواتە ئێستا ئێمە ڕێکەوتین من دوای چەند ساڵێککە ئەپرسمەوە چونکە من عادەتەن ئێستا ئەم ساڵ هاتوون بۆ گوندەکەتان ئیشەڵات تەمەەن باقی بێ چەند ساڵێکی تر دێمەوە بۆ گوندەکە ئەو کاتە ئەبێ بە تۆ بڵێن چێ مەلا چێ مالا پشتیوان ئافرین اینجا تەرپوش و مێزەرێکی سپی لە بێ لە سەرابێ وای شووانە ئیشەڵە وایە کەواتە ڕێکەوتین ئیشاڵا تۆ لەمە بە دوای ئەچیتەوە بەرخوێندن چەند ساڵێککە مەکتەبەکەت بخوێنە اینجا دوای بە تۆزە فێری عربی ئەوانە ببی اینجا بڕۆ بە فەقەتی ببە بە مەلا کوڕە مەلایەتی زۆر خۆشە ئارەوە ئافرین بە تۆ دەست خۆش دەخواافیز
لە میرە سوورە دانیشیت نەوەڵای سەڕێمەتە بۆ چەمچەمە پێشتر ماڵتان لێرە بوو 6 ساڵ لێرە بووین باشە ئەی چۆنە ڕۆشتنەوە بۆ چەمچەمە ئێوەڵام مناڵەکانم چینەوە بۆ مەکتب ینی هۆکاری مەکتب بووە ئەگەر لێرە مەکتب هەبووە وڵاتینەوە بۆیرە بەس نییە باشە تۆ ئەو کاتە ئێرەت پێ خۆشتر نەبوو حەزم لێرێ بەس چ بکەم نازانم مەڵەن لە لادەیە لە ساخترە حەزم لە چەمچەماڵ نی ئەی بابزانم لەگەڵ ڕۆژووی ئەم مانجی ڕەمەزانەیە لەخوا بە زیابێت تا ئێستا باشی لەخوا بە زیابێت دادەجان سەلام عەلیکم سلام بەخێر بێنە بابزانم ئەم مناڵە نەوەتە چیتە وەڵای نەو دشەمە زۆر باشە تۆ بابزانم ماڵت لێرە یاخود ماڵم لێرێ باشە لێرە بە چیوە سەرقاڵن بە چیوە مەشغوڵ حیوانەوەڵە حیوانداری تەمان ئەڵەن ئەرکێکی قورسی هەیە بۆ ئافرەتان گرانە بەخوا بۆ ئێوە ئەرکەکەی چییە؟ وەڵاتر ژێری پاکەکەینەوە ئەیدۆشین و تر بەخێرەکەن یعنی ئێستا هەموو باشە هەموو بەیانێک کە لە خەو هەڵستن ئەبێ ناو گەور پێ ساڵەسم هین بەڕێخەم حیوان بەڕێخەم و ژێری پاکەکەینەوە مەبەستمەوەی هەموو ڕۆژەکە بێ ژێری پاکەن ئارەوەڵا هەموو ڕۆژێ ژێری پاکەین لەگەڵ شوی براکەمە ئەی ئێستا حیوان بەخۆی تەڕ بۆ تۆ سەوزەجیاخوا زۆر ناڕەحەت نییە پاکردنەوەی ناڕەحەت نییە زۆر تەڕەژێری ئارەوەڵا ئازێتانەدا ئارەڵا عزیێتمانەدا جاران خوریەکەشان بەکارێنە ئێستا خوری بەکارێن نەوەڵار فڕێدن ئارەوەڵا مەفەق بنێ دەست خۆش بێ بەخێر سەلام عەلیکم دادەجان وەزە چۆنە ئێوە ماڵتان لێرەیە بەڵێ میرە سوورەت چەند پێ خۆشە وەڵی زۆرم پێ خۆش بەڵێ باشە ئەڵەن ئێستا ژنانی زۆر حەز لە لادێ ناکەم بەس ئیشاڵا ئێوە وانین وەڵایە مار لە هەوڵ لە لادێ بووین و حەزمانش لە لادێ لە لادێ چیتان هەیە وەڵا حیوان تۆ بە خۆت حیوانە دۆشیت بەڵێ هەر خۆت بە تەنیا یاخود کەبان ناوەڵار خوم باشە دۆشینی ڕانی زۆر ناڕەحەت نییە بارەوەڵا ناڕەحەت ئێوە شیر بۆچی بەکارێنن وەڵا بۆ ماست و بۆ پەنیر و تر بۆ دوو باشە ئێوە بەس مەڕتان هەیە یاخود بزنیشتان هەیە بزنشمانەیە بەڵێ مەڕ و بزن کامیان شیریان زۆرترە بەس بزن بەڵێ ماستی بزنیش بازانم نازانم لاندێ ناوچە پێڵن ئالاسا ماستی بزن خۆشترە وەڵا عیبی نییە وەلو هەندێکیکەن بە پەنیر ئەڵەن بزن بۆ پەنیر باش بەڵێ ئێوە بەس ئیکەن بە ماست یا شیریا سوودی تر وەڵارێکن بە ماست وێکن بە دوو زۆر باشە مەشکەی کارەباییتان هەیە بەڵێ مەشکی پێست ئەی چی لە هاات مەشکی پێستان نییە ناوەڵا سەلامەت بنیاخوا سەلامەت بنیاخوا بامدا دێش سەلام عەلیکم چۆنی باشی تۆ لێرەیت ئێرە خۆشە باشە ئەمە تۆ پێم بڵێ ئەم عەرەبە یا هینە یا کوردە یا بەرازای خۆتە باشە پێم بڵێ تۆ لێرە چی ئیشێکەکەی چی وەڵا هەموویش هەموو ئیشێ هەموو ئیشێک وەکو چی مەسەرەن حیوانە دۆشی ئەچێ لای ڕان لە ماڵەوە لە ماڵەوە خوێندنت هیچ خوێندووە دەی سەلامەت بنیاخوا ئەگەر بێ زەحمەت سەلام عەلیکم عەلیکم السەلام ڕەحمەت الله وبەرەکات و بەخێر بێ سوپاس دەکەم پێچێت تۆ ماشەڵڵا قسەزان بی شکر باشی جارە بابزانم لەگەڵ ڕەمەزانەکە چۆنی لەخوا بە زیادی کە بێ ناساغم بەس باشم لەخوا بە زیاد خۆ ڕۆژوە گریت وانە خوا بە زیادنی ئایگرم چۆن نایگرم تۆ پێم بڵێن تۆش لێراژی ماڵ لێرەیە نەوڵا من بۆ میوانی هاتمە لە چەمچە ماڵیت بەڵێ باشە چێتان لێرەیە وەڵایترمە ماڵشی برامە و ماڵغەزیرمە و ئەمە دشمە و ئەوە پیاومەوە دشمەوە مەبەسمەوەی مانگانە ساڵی چەند جار دێ بۆ وێرە وەڵا زوزی دێن ئەی بۆ خانوێک شتێکان نەکردووە لێرە وەڵی توانامانی ئیتر نەمان کرد و کەس هاوکاری مانی نەکرێت برامەن فالە و خۆم خەڵک شێر دەرەم و ئیتر لەیرە شویم کردە و باشە ئەلحەمدوللا مناڵت هەیە خۆ لەخوا بە زیاد بێ ماڵی خۆیان خزمەتکارتومە و سێکچمیشەیە باڵێ دەیخوای گەورە سەلامەتیان کەیاخوا دەی بەیەکەوە هەر شتێکی کەمیش بێ لێرە بنیات بێنێن جارجارەکە ێنەوە بۆ ێرە خۆشە ئیشەڵا فەنا بەخوای گەورە باشە تۆ قەدیم لێرە بووی من قەدیم نەوەڵا من خەڵک شێر دەرەم نزیکە لێرەوە باڵێ ئەوە تا لەو دیوە باشە
بابزانم بە کچی چیت کردووە چی ئیشەکەت کردووە ئایتر لای ئاژاڵ بووینەوە خەلەوتان هەبوو خەلەشتان ئارە وەڵات بۆ لای درە و گوێرە و تشت و تفاق مامرە نانە دۆمان بردە و ئیتر ئاژاڵم بەخێ و کردە و دەشت تۆ بابزانم مەشکەی پێستت بەبیێت سام و باخم کرار واگشتم لە بیرتی خۆت کردوتە نەڤڵا بەس دایکمەی کردستەی دەستیمان کرد ئیتر دەی دەستان خۆش بێخوا سپاسانەکە سەلام عەلەیکوم چۆنی دادەجان باش باشی سەلامەت بیت و چۆنی ڕەمەزانیشتان لێ پیرۆز بێ ئینشاءڵڵا تاعات و عیبادەتان قبول بێ ئینشاءڵڵا لەگەڵ ڕەمەزانە خۆ ناڕەحەت نین نەخوا بەزیابێ هەروەڵا باشە جەنابەت ماڵت لێرەیە بەڵێ بابزانم ڕۆژانە ئیشی تۆ چییە وەڵی تر حیوانە دۆشین و پەچا ماڵین و مانگایەکمانێ و ئیش و کار قەل و مریشکبانێ لەخوا بەزیێ ئەی تۆ بڵێن ئێستا بڵێن حیوان داکەن و شەوانە لە ماڵەوە دەبێ بێماڵە کا جۆشتکەمی عزیێت دەدا ناخۆشەوە باشە ئێوە کاو جویانە دەنێ یا پیاوەکان وەڵا یارمەتیانە دێنێمەش ئەو قبانەی کە دیارن گشتی شان فڕێدراوە مەبەسم ئەو هینانەیە ئەو نازام ئێوە چی پێڵەن ئەو نانە ئەم قبانەی کە ئەو کۆل ئەو کۆلانە ئێوە ئاوی تێکەن یا علیکی تێگەین بۆ حیوان ئەگەر یەکێک بیوێ ئالیک با بە حیوان ینی پێ سیر نەبێت کە بڵێم ئێستا خەڵکێکەیە نازانێ چۆن ئالیگە درێ فکایەکە داکەیت جۆکەیەکی دەبانێ و ئەبێ یەکەم جار کایەکە ئەوها جۆکە شەکەی دەبانێ بۆیان هەیەڵە من نازانم حیوان بدۆشم بۆچی نازانانی حیوان دۆش نازانێ نەوەڵە هوەری حیوان دۆشین چۆنە وەڵ عزیێتە هەروەڵە باش ئەگەر مەسەرم بۆن منە ڕانەکە زۆر بێ ئینسان چۆن نتوانێت ینی بەتەنیا بێریەکەن دارشی باشترە تۆ بە بزانم بە گەنجیش لێرە بووی هەروەڵە هەر لێرش لە دایک بووم من بابزانین ئەو کاتێ ئەو پێش ئەنفال و ئەوانە پێش فارم لە بیر نایە من منال بووم کاتە ڕۆڵە ئێستا خەڵکی نێمە وەکو بۆ جەڕدرابێتەوە بابوو باپیران و ئەلێرە چیان کردو بە چی و سەرقاڵ وەڵاوان شەر حیوانداریان کردو ئاروەڵە تۆ پێم لە حیوانداری خۆشە یا بینێ لەخوا بە زیابێ بەس کەمی عزیێت ئەم عانەکشی مردارە بێتەوەڵە مەرخوشت ماگەش نەخۆش نام چێ ئێوە هینی بۆ نایەنن دەرزیشتی بەکار دەرمانی بەدەستیانە بووی نەتەپەن هەمن نەخۆشیە نام چییە نەخۆشیەکە دیاریکراوە چییە؟ وەڵی دوێنە براکەم برچی بۆ خەستخانە هاور دیوار یەکسەر لە ماڵەوە بردارەوە بوو نازام چێتی خی گەورە ماڵ و حڵتان بپارێزێ خی گەورە بەرەکەت ڕوتان تێ بکە ئیشاڵە بێم زەڕەت بنیش ڕەمەزانیشتانی شەڵە پیرۆز بێ ئینشەڵڵا لەگەڵ ڕۆژوا چۆنن لەخوا بەزیان زۆر باشین زۆر باش باشە کاڵی زۆر باشین مەبەست چییە؟ وەڵای جەوەکەی فێنەکە و لەخوا بەزیان زۆر خۆشە و بەعرەکەی هەر زۆر خۆش بۆیەوە ئاژەڵدارن ئاژەڵدار ئەرچی قورسە فێری بووینە لامان زۆر قورس نییە مەبەسم ئەوەیە ئێوە زۆرترین کات پێویستان بە تایبەتی بە ڕۆژەکەی پێویستانە بەخەبەر بن بەسا خەڵک زۆری گرنگی بە خەوەدا ڕەنگە خەڵکێک هەبێت تا نیوەڕۆ هەڵنەسێ بەڵام تۆ بێت لە بانی زۆر هەڵسی لەوانەیە هەندێکتان لە پارشەوە نەخۆنەوە بەڵێ من نوێژەکەمێتە ناخۆم کە نوێژەکەن ئێوە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانەیە دوایەوە دەبێت چۆن دەستکەن بە ئیژی دەبێت چی بکەن پێشەکی هەڵەسین شوانەکە بەڕێخین دوایتر هاڵینە ناو بەرخەکۆنێ بەرخە کورمانە بەرخە کۆپەکان تااقە دەکەین و جویان نەدەینی و ژێرەکەی ماڵی باشە بەرغ ئێستا شیرە خوایە بەڵێ هەنێکمان خۆی دوو وەزبێ وەزبێکمانە لەگەڵ دایکی هەراشەیە وەزبێکشمان لە ماڵەوەی
باشە ئەوەی هەراشەکە ئەوەی کە لەگەڵ دایک ڕوا سموشتی ناسکە عزیێتی نابێت نە ئەوەی هەراش بێ ناسک نییە بەس کۆرپەکە ناسکە لە ماڵەوەی بەڵێ باشە ئەم ساڵ نەخۆشی وشت چۆنە هەر زۆرە نەخۆشی ڤایرۆسە زۆر بەڵێ حالە نێمە کۆرپەکەمان نەخۆشی تایە ئەی باشە ئەوە دەرمان وشت بەکار نایەن وڵا چوونەتە کەرکووکمان کردووە چەمچەماڵمان کردووە دکتۆر نەمانێکی نەخۆشەکە بۆ مەڕەیە بۆ کۆرپەکەیە وڵای کۆرپەکە یازێدەدا کۆرپەکەی کوژی بەڵێ ئێستا من چوومە ناو بەرخەکانەوە بینم یەک دوانێ چەند ئارەوڵا نەخۆش دەرش لێ دراوە نەخۆشن بۆ تۆ ئاژەڵداری چۆنە خۆشە من تقریبا 25 ساڵە خەریکا میشم بەڵێ دڵت پێی خۆشە هەر زۆر وازان دەیەکەتان جگەلەوەی کە مزگەوتی نییە وازان مەکتەبیشتان مەکتەبمانێ بەس مامۆستامانی مەکتەبێ شەش پۆلی چاکشمانەیە بەڵێ بناڵەکان ئەگەر لێرە بنیانی نابێت ئەوەی هێن بێ براکم لە شارە و لە شارە خوێنێ مناڵی ئینەکەی مە ناخوێنێنەوە مامۆستان نییە ناوەڵە ئەوە گرفت کەرکووکین مامۆستامان نییە باشە ئەگەر ئێوە ئیش و کارێکتان هەبێ ئەبێ بچم بۆ لەیلان ئێمە ئیشکارمان لە لەیلانە بەڵێ تۆ پێم بڵێ ئەبێ بچنەوە قەرە هەنجیر لێەوە بڕۆن بۆ لەیلان یان لێرەوە ڕێگەرەوە لە لای خۆمانە ڕێچێ بۆ لەیلان 25 دقیقە تقریبا 25 دقیقە نیش ساعت بابێ مەسەر مادەم ئێوە سەر بە حکوومەتی ناوان یا کەرکووکن خزمەت گوزاریتان چۆنە وڵای خزمەت گوزاری بەس مەکتەبمان بۆ کراوە بیری ئاومان بۆ کراوە لەگە حوزەکەی و تەواوی هیچ نەکراوە ناوە جادەکەشتان قیر نییە جادەیەکی وڵا خۆڵە جادەکەی تێکەڵەیەکی ناخۆش کێشەکانی ئاژەڵداری چین وڵی کێشەی ئاژاداری کێشەی نییە لەخوا بە زیابێت کێشەیشی نییە باشە ئێوە زستان لێرە لەم شوێنە چۆن بەخێوێکە زستان ئێمە عالی کێدینێ ئەوەی کە بزیە دایک بەرغی عالی کێدینەوە کەشی نەزیە کاوڕوبەرانە ئینێ دێنێ لە دەرەوە لەوەڕێ لە دەشت دەر زستانان هیچی دەسەکەی پوشوشت بەڵێ ئێمە سنوورەکەمان سنوورێکی زۆر بروانە حدودمان زۆرە ڕەمەزان بێ مزگەوتن بەنجی ئاخر ڕەمەزان بێ و تۆ ینی جوێ لە دەنجی بانجی ئەوارە و پارشە و نەبێ زۆر ناڕەحەت نییە زۆر خرا ناڕەحەتە بەرەوە گەورە ئیشاڵا کەسێکتان بۆ بنێرەکە ئیشاڵا مزگەوتێکتان بۆ ئیشاڵڵا ئیشاڵڵا بێ ئیشاڵڵا بێ دەخوای گەورە مەفەقتان کە تاعات و عیبادەت خێر بە ناخۆ سەر چاومان جا خۆشەویستان شتێکی زۆر گرنگ ئەوش ئەوەیە کاک ئەحمەد شوانە ماشەڵڵا سەری ڕنگ و ڕوشی کەن خوای گەورە ئینشاءڵڵا لێ قبولکە هەر بە عیبادەتی پێوە دیارە الحەمدولله لەبەرەوەی کامێرەکەی تر نەهاتووە فریان نەکەوتم بە فرسەت بزانی کاگەر بەمەش بێ هەر مقابلێکی کاکە ئەحمەد بکەم کاک ئەحمەدجان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوه یاخوا بەخێر بێن سەر چاو سوپاس دەکەین با سەرەتا لەوە بپرسم بزانم لەگەڵ ڕۆژوا چۆنی الحەمدولیلا باشین لەخوا بە زیاد بێ شوانی و ڕۆژوو قورس نییە وەڵای الحەمدولیلا ئیمانەکەمان بەرزە و باشە الحەمدولیلا کاک ئەحمەد تۆ پێویستە بەیانیان سەعات چەند هەڵبستی وڵای تەقریبەن بە ڕۆژی ئاسا ئێستا ڕەمەزانە عادەدان بۆ پاشێ و هەڵەسین و بەڵام ڕۆژانی ترە ئاینەن لەگە نوێژی بەیانی ئایتر هەڵەسی ناخەوینەوە کەی ڕانەکە ڕادن کەی ڕانەکە ئەبەن بۆ ئەو جەوڵشتە بۆی بلەوەڕێ وڵی ئیتر ئەوەی بەرخوشتێ بێ بڕیەکەین لی و تقریبان سعاتی شەژی تر ڕادا ئەڕوە ینی تۆ ئێستا لە سعات 6ەوە ڕۆیت ئەم کاتانەیەیتەوە ئیتر ئێستا ڕەمەزانە تقریبان سعات 12 دینە و ئاوا هەتا یەک و نی تۆزە ئیسراحەتەکەین سعات و نیو یەک نوێژەکەمەکەن و ئیسراحەتی یەکەین و بەڵام ڕۆژانی ترە تاک و مەغریب نایەتەوە. کاک ئەحمەد جەنەبت خوێنەواری الحەمدولله لەسەر شوانی هیچت خوێندۆتەوە ئەزانی کە لە سیرەتی پێغەمبەرانە شوانیش هەیە بەڵێ الحەمدولیلا پیشەی شوانێتی هەڵگری هەموو پێغەمەران هەمویان شوانێتیان کرۆ سونەتێکە ئێمەشی وادارین هەڵگری و سونەتە بین الحەمدولیلا پیشەیەکە سەرمان پێ بەرزە مای ئەوەیە کە بێتە دڵخۆشی بۆ ئێمە سەربەرزین بە عیشەکەمان و یعنی ئیشێکی حەڵاڵ و پاک و جوانە و الحەمدولیلا تۆ گەنجێکی لێرە الحەمدولیلا جارێ لە هەندێک باو بڵێن خصڵەتی تاوان و ئەوانە دووریت الحەمدولیلا لەو چێوانە بۆ خۆ دووری لە ئاوەدانی بە کوردەکەی ئەمە شتێکی باشە و دوایش کە شاکری سابیری واروها چۆنەڵێ بەبەشی خوا شکری ئەمەش فەزڵی چاڵە الحەمدولیلا یعنی بەڕاستی نەبێتە شتێک شوانێتی پیشەیەکە دایم لە یادی خوایەتای دایم لە یاد و زیکرەکانی خوایەتاین پیشەیەکە زۆر شخصیان خۆم دڵم پێی خۆشە و الحەمدولیلا توانیمە لە ڕێگای ئەمەوە
ڕێگای دینەکەم ڕۆشنترکە. الحەمدلله تۆ ئەزانی فەرمودەیەک هەیە سەبارەت بە ئەوەی کە شوانە و لە چۆڵەوانیە و ئەگەر بتوانێت مەسەلەن بۆن منە بانگ بە دوایی نوێژەکەی بکە یعنی ئەوە لێ خۆشببوونی خۆی پەروەردگار مسوەگەرەکە تۆ ئەو حەزەکەم ئەو سونەتەش جێبەجێک الحەمدلیلاوە براشوانەکان ترمانیش هەموو نیمەڕوانێک بێکەوە چایەکەین بانگە دەین نوێژەکەین خۆن شخصیان بانگە دەین قامەتەکەین گەورەکانمان ڕیسپەکانمان لەو دەشتە پێشنوێژیمان بۆکەن الحەمدلیلا الحەمدلله تامان کاکە ئەحمەد وتی لەو دەشتە چالێنین ئەوانە مەبەسی ڕەمەزان نەبوو ینی با بینەرانی خۆشەویست مەبەسی ئەو من نەزانمە مەبەسە ئەزار ڕەمەزانە بەتەشی کە کاتێک کە ڕەمەزان نییە حتمما شوانەکانی گوندەکانی تریش دێن بەیەکەوە کۆبنەوە نوێژی جەماعەتەکەن الحەمدلیلا وڵی بە پێی کات شوانەکانی دیەکانی تر زۆر بەکەمی بەڵام ئەوانی خۆمان 4 شوانێکین زۆر جار الحەمدلیلا بە یەکەوە نوێژە جەماعەتەکانمانەکەی. کاک ئەحمەد من تەکلیفێکم لە تۆ هەیە من زۆر قەنەعەتم بەوەیە کە الحەمدلله ئینشەڵا توی گەنجێکی ئیمانداری داوا لێکم دوعای خێرمان بۆ بکات دوعای مۆفەقیمان بۆ بکات ئینشاءڵڵا من داواکارم لە ڕیشە سپێگەی جەنابە دیەوە دوعای خێرمان بۆ بکەن لە سەیەکی شەوا مەمنونتانە خۆشە جەنابشت ناچکەم خوا سەلامەت.